ئەم کاتتان باش هەموو لایەکتان بەخێر بێن. بەداخەوە دوای ڕووداوی تیرۆرکردنی گوڵستان تارا و هێرۆ بەهادین و پێشتریش شەیدکردن و تیرۆرکردنی دەیان هاوڵاتی مەدەنی لە هەرێمی کوردستان لەلایەن ڕژێمە داگیرکەرەکانی گەلی کوردەوانێ و هەڵوێستی یاخود نەبینینی هەڵوێستێکی جددی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ داکۆچیکردن لە مافی هاوڵاتیەکانی خۆی. بۆیە بە پێویستمان زانی کە ئەم کەیسە بۆ پێی کە کەیسی تاوانی جەنگن لە دەرەوە لە دادگای تاوانی نێودەوڵەتی سکاڵا تۆمار بکەین. بۆ ئەم مەبەستە کۆمیتەیەک ئەنجومەنێکی حەوکەسی پێکێنراوە کە ڕۆژنامەنووسانی بیانی تێدایە لەسەر ئاسی نێودەوڵەتی تاکو کار بکەین بۆ ئەوەی لە دادگای نێودەوڵەتی ئەم کەیسانە بگەنینە ئەوێ و ئەوانەی کە بکەرانی ئەم تاوانانن بە سزای خۆیان بکەن. و ڕووی دەمان لە حکوومەتی هەرێمی کوردستانە بەوەی کە هاریکارمان بێت لانی کەم کە ناتوانێت داکۆچی لە هاوڵاتیان و ڕۆژنامەنووسەکانی خۆی بکات، لانی کەم هاوکارمان بێت لەوەی کە کار ئاسانی بکات بۆ کاری ئەم تیمە تاکو ئەم کەیسە بگەێنێتە دادگای نێودەوڵەتی و لەوێش ئەو بەڵگانی کە هەن وەک پێویست بتوانین لە ڕێگەی ئەم تیمەوە بگەێنینە دادگای نێودەوڵەتی و سکاڵاکە لە بەرژەوەندی حەق و ئازادی خوازان بشکێت. بۆ ڕای گشتی و دەستگاکانی ڕاگەاندنی دەخوێنینەوە دید و بۆچوونی ئێمە و ئەو هاوڕێیانەمانەکە لە ماوەی سێ ڕۆژی ڕابردوودا لێرە لە حکوومەتی خۆجەیی لە دام و دەستگاکان لە کاناڵەکانی میدیا سنتەرەکان هەروە ڕێکخراوەکانی داکۆکیکار لە مافی مرۆڤ پێکەوە لەلای ئێمە گەڵاڵە بۆ ئێوەی بەڕێزی دەخوێنینەوە. بۆ ڕای گشتی و ڕاگەاندنەکان وەک هەموو لایەک دەزانن لە ڕۆژگاری ئەمڕۆماندا بەهۆی فراوانبوونی سیاسەتی جەنگەرانی دەوڵەتە زلهێزە ناوچەی و جیهانیەکان و بەریەکەوتنی بەرژەوەندیەکانیانەوە شەڕ بەرۆکی بە زۆرێک لە کۆمەڵگەکانی جیهان بەگشتی و ڕۆژهەڵاتی ناوین و کوردستان بە تایبەتی گرتووە. ئەوەش وا دەکا کۆمەڵگاکان بەگشتی و کۆمەڵگەی کوردەواری لە هەموو کات زیاتر پێویستیان بە دەستڕاگەیشتن بە زانیاری و وەرگرتنی هەواڵی ڕاست و دروست و زانینی حەقیقە دەبێت. بەڵام هاوتەریب لەگەڵ ئەمەشدا فشارەکانی ڕژێمە تۆتالیتارەکان لەسەر ڕاگەاندنەکان بە شێوازی جۆراوجۆر زیاتر دەبن. بە پێی داتا و ئامارەکانی ڕێکخراوەکانی بواری ڕۆژنامەنووسی بە تایبەتی ڕێکخراوی نێونەتەوەی ڕۆژنامەنووسانی بێسنوور زۆرێک لە حکوومەتەکانی جیهان لە ڕێگەی سیاسەتەکانی فشار و گرتن و ڕاگرتن هەروە کوشتنی ڕۆژنامەنووسانەوە ڕێگری لە مافەکان دەکەن بۆ بەدەستخستنی زانیاری لە کۆمەڵگە هەموو هەوڵێکیان خستۆتە گەڕ بۆ شەتەکدانی کاری ڕۆژنامەوانی. بێگومان دەوڵەتی تورکیا یەکێکە لەو دەوڵەتانەی کە فشار دەخاتە سەر ڕۆژنامەنووسان و دەستگیریان دەکا ڕێگری لە ئەنجامدانی کارەکانیان دەکا. لەو چوارچێوەیەشدا هەڵبەتەوە وەک ئێوەش دەزانن تاوانێکی نوێی بۆ تاوانە زۆر و زەوەندەکانی زیاد کرد. لە ڕۆژی 23 ئابی ئەم ساڵدا حکوومەتی تورکیا بە فڕۆکەی بێفڕۆکەوان و ڕۆکێت لە نزیک گوندی تەپەڕەشی سەر بە قەزای سەید سادقی پارێزگای سلێمانی ئۆتۆمبیلێکی ڕۆژنامەنووسانی کوردی سەر بە کۆمپانیای میدیایی چەتر کردە ئامانج. لە ئەنجامی ئەوەشدا ڕۆژنامەنووسان گوڵستان تارا و هێرۆ بەهادین شەهید بوون و ئەندامێکی دیکەی کۆمپانیاکەش ڕۆژنامەوان ڕێبین بەکرد بریندار بوو. هاوکات ماشێنێکی دیکەی ڕۆژنامەنووسانی یاوەریان بە ڕۆکێتی هەمان فڕۆکە هێرش کراوەتە سەری و پەرج و ئاسا لە هێرشەکە ڕزگاریان بووە. ئەم هێرشە دوای ڕێکەوتنی هاوکاری سەربازی و ئەمنی و دژە تیرۆر ئەنجامدرا کە لە ڕێکەوتی 15 ئابی 2024دا لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و هەروە حکوومەتی عێراق و حکوومەتی تورکیا واژۆکرا بوو. هێرشەکە بۆ سەر قوڵایی خاکی عێراق ڕاستەوخۆ حکوومەتی ئەم وڵاتە دەخاتە بەردەم بەرپرسیارەتێکی گەورەوە. وێڕایەوەش دوای هێرشەکە هیچ لێدوانێکی جددی لەلایەن حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستانەوە نەدراوە و هیچ ڕێو شوێنێک بەرامبەر بەو دەوڵەتە نەگیراوەتە بەر کە بەرپرسیارە لەم هێرشە و تیرۆرەدا کە پێشێلکاریەکی زەقی سەروەری خاکی عێراقە. بەو پێ حکوومەتی عێراقی جەنگاوێکی لە دژی هێرشەکان نەناوە ئەمە وەک گەواهیدەری هاوکاری نێوان دەوڵەتی تورکیا و عێراق نیشان دەدا. لە بەرامبەردا چاوەڕوانی ڕۆژنامەنووسان گەلی کوردستان و خەڵکی عێراقەوەیە کە حکوومەتی عێراق هەنگاوێکی بەرچاو دژی هێرشەکە بنێت
کە دەچێتە چوارچێوەی تاوانی جەنگەوە. ئەوەشمان لە یاد نەچێت کە لە 8 تەمووزی ڕابردووشدا لە شەنگال هاوڕێ و هاوپیشەمان میرزا مراد ئیبراهیم ڕۆژنامەوانی رادیۆچرا FM بە درۆنی تورکیا شەهید کرابوو. چ لە ڕابردوو چ لە ئێستادا هێرشەکان بۆ سەر ڕۆژنامەنووسان کە خۆی دەبینێتەوە لە فشار، ئەشکەنجە، گرتن، بێسەر و شوێنکردن، کۆمەڵکوشکردنیان هەروە ئاستەنکردنی کارەکانیان بەردەوامی هەیە. لەگەڵ ئەو قۆناغەی کە تێیداین سیاسەتی جەنگ پەرەی سندووە، ڕۆژنامەنووسان لە زۆرێک لە وڵاتانی جیهان دەکرێنە ئامانج. ئەو ڕژێمانە دەیانەوێت تاوانەکانیان بشارنەوە، ڕاستیەکان بشێوێنن، پەرە دەتەن بە سیاسەتی تندوتیژی دژ بە ڕۆژنامەنووسان. راپۆرتی ساڵی 2024 فدراسیۆنی نێونەتەوەی ڕۆژنامەنووسان ئەم ڕاستیەمان بۆ پشتڕاست دەکاتەوە. بەپێی داتاکانی ئەو فدراسیۆنە لە ساڵی 2024دا 120 ڕۆژنامەوان هەروە میدیاکار لە جیهاندا کوژراون. لە کامی ئەو سیاسەتانەدا لە 23 گەلاوێژیشدا دەسەڵاتی ئێران سزای لە سێدارەدانی بەسەر ڕۆژنامەنووسی کورد پەخشان عەزیزیدا سەپاندووە. لە هەر شوێنێکی جیهان کە ڕۆژنامەنووسێک کوژرابێت ڕوونە کە هەوڵی شاردنەوەی ڕاستیەکان دەدرێت. بۆیە کوشتنی ڕۆژنامەنووس کوشتنی ڕاستی و شاردنەوەی تاوانەکانە. لە هەمان کاتدا هێرشکردنە سەر مافی خەڵکە بۆ وەرگرتنی هەواڵ و زانیاری ڕاست و دروست. ڕۆژنامەنووسان گوڵستان تارا و هێرۆ بەهادین بەهۆی ئاشکراکردنی ڕاستیەکان و تاوانەکانی شەڕخوازانەوە دژ بە کورد کرانە ئامانج و کوژران. سیاسەتەکانی شەڕ و فراوانبوونی داگیرکاری دەوڵەتی تورک لە باشووری کوردستان وێڕای ڕۆژنامەوانان دەبێتە وێڕای کوشتنی ڕۆژنامەوانان دەبێتە هۆی کوشتنی خەڵکی سیڤیل، چۆڵکردنی گوندەکان، سووتاندنی دارستانەکان، قوڵبوونەوەی قەیرانی ئابووری و موچە، هەروە کێشەی کۆمەڵایەتی و سیاسی لە باشووری کوردستاندا بە ئامانجگرتنی ئەو دوژنە ڕۆژنامەنووسە کە ڕووماڵی ئەم ڕەوشە دەکەن پەردەپۆشکردنی ڕاستیەکان و تاوانەکانی دەوڵەتی تورکیایە. لە سۆنگەی هەستکردن بە بەرپرسیارەتی بەرامبەر ئەم دۆخە دژوارەی ڕۆژنامەنووسان و میدیا ئازادەکان لە باشووری کوردستان بە تایبەتی ئەو هەوڵەی کە هەیە بۆ لە ناوبردنی ئەو دۆخە نیمچە ئازادەی کە لە ناوچەی سلێمانی هەیە، ئێمە شاندێکی ڕۆژنامەنووسان و میدیاکارانی کورد و بیانی سەردانی شاری سلێمانیمان کردو. لەگەڵ ژمارەیەکی زۆر لە دام و دەستگای ڕاگەاندن ڕێکخرا و سەندەر و سەندیکای داکۆکیکار لە مافەکانی ڕۆژنامەنووسان و پارێزگاری سلێمانی دیدار و چاوپێکەوتنمان ئەنجامدا. لە دیدارەکاندا سەبارەت بە شەهیدکردنی ڕۆژنامەنووسان گوڵستان تارا و هێرۆ بەهادین هێرشەکانی سەر ڕۆژنامەنووسان بیرروڕای ئازاد کە بە شێوازێکی سیستەماتیک دەکرێنە ئامانج بیرروڕامان گۆڕیەوە بۆ بە دوواداچوونی کەیسی هەردوو شەهید چارەسەری گرفتەکانیش لە بەردەم ڕۆژنامەنووساندا چەندین پێشنیار و چارەسەرمان لەلا گەڵاڵە بوو. جەختیشمان لە کاری پێکەوی و پتەوکردنی پردی پەیوەندی نێوان ڕۆژنامەنووسانی کورد لە کوردستان و لە دەرەوەی وڵاتیش کردەوە. وەک شاندەکەمان وێڕای سوپاسگوزاریمان بۆ پێشوازی و بەدەمەواتنی ڕێکخرا و سەندەر و سەندیکاکان هەروە حکوومەتی خۆجەیی سلێمانی بۆ داخوازیەکانمان ڕای دەگەێنین. ڕۆژنامەنووسان ڕوبەڕووی هەموو مەترسی و هەڕەشەکانی سەر ژیانیان دەبنەوە بۆ ئەوەی ڕاستیەکان بە کۆمەڵگە بگەێنن. ڕوونە کە فشار کوشتن هێرشکردنە سەر ڕۆژنامەنووسان و دەستگیرکردنیان بەو ئەنجامە ناگات کە نەیارانی گەیاندنی هەواڵ و زانیاری ڕاست دەیانەوێت. ئێمە دەمانەوێت لە بری بێدەنگکردنی ڕۆژنامەنووسان کۆتایی بە سیاسەتی جەنگ بێنرێت. بانگەوازی ئێمە بۆ ڕای گشتی ئەوەیە کە ڕۆژنامەنووسان بەتەنها بەجێڵ نەهێڵدرێن و خاوەنداری لە مافی وەرگرتنی هەواڵ و زانیاری بکرێت. داوا لە ڕێکخراوەکانی ژنانیش دەکەین کە بزانن هەموو ڕۆژنامەنووسێکی کوژرا و زمان و دەنگی ئەوانە دەبێ خاوەنداری لەو ڕۆژنامەنووسە ژنانە بکرێت بۆەوەی لە گۆڕەپانی ناوخۆیی و نێودەوڵەتیشدا خەباتێکی یاسایی لە دژی دەوڵەتە تاوانکارەکان بە تایبەتی دەوڵەتی تورکیا ئەنجام بدرێت. داوا لە میدیای کوردی و جیهانیەکانی و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ دەکەین تا بەرپرسیارەتی خۆیان لە بەرامبەر هەر هێرشێک بۆ سەر ڕۆژنامەنووسان بەجێ بێنن. هاوکات بانگەوازی لە حکوومەتی عێراق، حکوومەتی خۆجەیی هەرێمی کوردستان و دامەزراوە نێودەوڵەتەکانیش دەکەین سەلامەتی ژیانی ڕۆژنامەنووسان و هەلومەرجی گونجاو بۆ ڕاپەڕاندنی کارەکانیان مسۆگەر بکەن. پێویستە مافی کۆمەلگا بۆ وەرگرتنی زانیاری پارێزراو بێ و مسۆگەر بکرێت. بە کوژانی ڕۆژنامەنووسان سزا بدرێن تا شاهدی تیرۆری هاوشێوەی گوڵستان و هێرۆ نەبینەوە. ڕۆژنامەنووسان لە هەر کوێیەک بن، خوددان هەر بیر و بۆچوونێک بن، خۆیان وەک خێزانێک ببینن، پێکەوە کار بۆ داکۆکی لە مافەکانیان و گەیاندنی ڕاستیەکان بە کۆمەڵگە بکەن.
شاندیاوبەشی ڕۆژنامەوانانی کورد و بیانی نیشتەجێی ئەوروپا